حکوومەت لە گەرمیان کرێچیە و پێویستە مانگانە کرێکی زۆر بداتە خاوەن مڵکەکانی گەرمیان. بە گوێرەی ئامارێک کە دراوەتە NRT 46 بەڕێوەبەرایەتی و فەرمانگەی حکومی لە گەرمیاندا لە خانووی کرێدان. کرێی مانگانەی ئەو 46 بەڕێوەبەرایەتیەش کە لە بینا و خانووی کرێدان زیاتر لە 66 ملیۆن دینارە کە ئەمەش بۆ ئیدارەی گەرمیان بودجە و خەرجێکی زۆرە و ئێستا ناتوانن دابینی بکەن. ئیدارەی گەرمیان لە تازەترین بڕیاریدا سەبارەت بەو خانووەکرێیانە بەنیازە تا کۆتایی ئەم مانگە ئەو خانوانەی بەکرێی گرتوون چۆڵ بکرێ. لە بڕیارەکەدا هاتووە بۆ دەربازبوون لەو گرفتەی تێیکەوتون پێویستە و بەڕێوەبەرایەتیانەی لە خانووی کرێدان بێنە دەرەوە لەگەڵ بەڕێوەبەرایەتی دیکە لە سنوورەکەدا لە بینای حکوومەتدا جێیان بکرێتەوە. بە فەرمانی بەڕێز سەرپەرشتاری ئیدارەی گەرمیان هەردوو جێگرەکە ڕاست پاردووە کە وردبینیەکی تەواو لەو بەڕێوەبەرایەتیانە بکەن کە لە کرێن و لە ئێستا هەوڵەکان بەردەوام و بەشێک لەو بەڕێوەبەرایەتیە شوێنیان کراوەتەوە لە دام و دەستگاکانی حکوومەتە و لە ئایندەیەکی نزیکیشدا بۆ ئەوەی ئەو خەرجیانە کەم بکرێتەوە جێی تەواوی و فەرمانگاناکرێنەوە کە لە کرێیە. بەگشتی لە ناو شاری کەلار 32 بەڕێوەبەرایەتی و فەرمانگە و 13 لە خانەقین و دانەیەکیش لە قەزای دووسخورمات و لا سنووری ئیدارەی گەرمیاندا لە بینا و خانووی کرێدان. پابندین بەو بڕیارەوە بۆی پێیکە ئەو وەسایەکی ئێستا دروست و پێویستە هەمومان هاوکار بین بۆ کەمکردنەوەی خەرجیەکانی حکوومەت و بڕیارێکی ناچاریە بەڵام دەکرێت هەمومان شان بخوێنە ژێرباری ئەو قەیرانە هەمومان هاوکاری حکوومەت و ئیدارە بین بۆ تێپەڕاندنی ئەو قەیرانە ئێستا. بەرپرسانی ئیدارەی گەرمیان دەڵێن کۆکردنەوەی بەڕێوەبەرایەتی و فەرمانگەکان لە چەند بینایەکی کەمدا بەشێکە لە پلانی کەمکردنەوەی خەرجیەکان. هەروەها ڕوونی دەکەنەوە چەندین بینای حکومی لە ناوچەی گەرمیاندا لەسەر وەختی دروستکردندان بەڵام بەهۆی قەیرانی داراییەوە ئەوانیش ڕاگیراون. حکومت ئەو بینانێکەوە بۆ ئەو کۆمەڵە ڕێکخرا و کۆمەڵێک جهتی حزبیان جهتی ترکە جهتی غێر حکومی دروستی کرد لە کاتی خۆیان حکومت بەرنامەی هەبە پلانی با بۆ بینا حکومیەکان دروستی بکرا یعنی معقول نییە لە وڵاتێکا بشیت کە تۆ دائیرەی حکومی فەرمانگەی حکومی لە تاوەکو لایەزا لە سنووری گەرمانە چەندین دائیرەی حکومی هێکەوە لە بینای حزبی ئەمەش بۆ خۆی کارەساتی حکومت پیشاندە. هەرچەندە ئەمە پلانێکە بۆ کەمکردنەوەی خەرجی بەڵام گرفتی گەورە دواتر دەست پێیەکە بۆ بەڕێوەبەرایەتیانەی کە بە کۆمەڵ دەخرێنە بینایەکەوە چونکە بیناکان لە بنەڕەتدا بۆ فەرمانگەیەکی تایبەت دروستکراون و جێی زیاتر لەوە نابێتەوە کە بۆی دیاری کراوە. مەریوان حەسەن NRT گەرمیان.